بە پشتیوانی خوای گەورە ڕستین بە حەلکردنی پرسیارەکانی ساڵی 2022-2023 خولی یەکەم بۆ ئەوەی فێرخوازانی خولی دووەم سوودمەند بن لە حەلکردنەکە. بەپی پرسیارەکان وەکو پرسیاری یەکەم ئەڵێ کام لەم گیراوەنە بەرزترین پەستانی دەڵاندنی هەیە. بەرزترین پەستانی دەڵاندن وەکو ڕەوشی کۆکاری ئێمە ئەبێت زۆرترین خەستی هەڵبژێرین، بەڵام ئەبێ ئاگادار بین. ئێستا لێرە کلوکۆز و سوکەرۆز و کلوکۆز و سوکەرۆز هەمووی مادەی نەئەلیتۆلیتیە، بۆیە یەکسەر خەستێک گەورەکە هەڵبژێرە. بەڵام لە حاڵەتێکە ئەگەر یەکێک لەمانە ئەلیتۆلیتی بوو ئەبێ ئاگادار بی ژماری مۆلی ئەلیتۆلیتەکە زەربی ئەو خەستێکی کە دراوە. ئێستا لەبەری هەمووی نەئەلیتۆلیتیە کاتە پۆینت چوارەکە لە هەمویان چیترە زیاترە. پۆینت چوار کاتە خەستی پۆینت چوارەکە لە هەمویان زیاترە، بۆیە بەپێی ڕەوشی کۆکاری کاڵێ بەرزترین پەستانی دەڵاندنی هەیە. کردداری دەڵاندن یەکێکە لە ڕۆشتە کۆکاریەکان بەپێی پەستانی دەڵاندن کردارەکە خۆینە بەس پەستانەکە، بۆیە زۆرترین خەستی پۆینت چوارە لێرەیە. کاتە ئەم پۆینت چوارە زۆرترین خەستیە کاتە بەرزترین پەستانی دەڵاندن خۆیەتی. ئەمە وەکو پرسیاری یەکەم. پرسیاری دووەم کوڵانی ئاوەگیراوی گلوکۆز دەکاتە 100.102 پلێکوڵانی پێشبینیکراوی کام لەم گیراوانە بە هەمان خەستی دەکاتە 100.360. ئەمە ئەتوانی بیرکاریانە حەلیکەیت بەس بۆی کات لێ نەڕوە، ئەتوانی بەراوردێ بکەیت لە بینی چکە خەستیان بەنسبەت ئەمانەوە کە هەمان خەستیانێ خەستیان یەکسانە. کاتە بەراوردی چیەکەی؟ بەراوردی گلوکۆزەکەی وەکو 1 مۆڵ و بەراوردی ئەمانەکەی وەکو ژمارەی مۆڵی ئاون. تەمەستە کەی ئێنۆسی 2 مۆڵ ئاونە، CaCl2 3 مۆڵ ئاونە، ئەمە چوارە، ئەمە پۆینسێ کام لەمانە سێ هێندەی گلوکۆزە، سێ هێندە چکە 100.306 سێ هێندەی با بڵێن پلەی کوڵانە بۆ گلوکۆزەکە. کاتە کام لەمانە سێ مۆڵ ئاونە، کام لەمانە سێ مۆڵ ئاونە ئەڵێیت لەم کاتەیە با بڵێن کەی سێ مۆڵ ئاونەکە CaCl2 سێ مۆڵ، چکە Caەکە یەکە کلۆرەکەش ئەوێ بە دوو، بۆیە سێ مۆڵ ئاون تهدی دەکەی لەم کاتەیە کە ئەکاتە بڵێن CaCl2 هەڵە بژێری کە سێ هێندەی پلەی کوڵانی ئەوە. ئاوێتەیەکە ئایۆنێن ناکات لە ئاودا، ئاوێتەیەکە ئایۆنێن ناکات لە ئاودا. ئەمە ئێمە تەختیتێکمان هەیە بۆ جۆرەکانی ئاوێتەکە گەردی و ئایۆنیە. لێرە ئەمە تفتێکی لاوازە، ئەمە ئایۆنێ نەکات، سی تفتێکی لاوازە ئایۆنێ نەکات، HF ترشێکی لاوازە ئایۆنێ نەکات. ئەوەی کە ئایۆنێن ناکات لێرە NaOHە وەکو تفتێکی بەهێز، تفتێکی بەهێز لێرە ئایۆنێن ناکات، کاتە NaOH لێرە ئایۆنێن ناکات. سیاری چوارەم پێناسەی ترشی لویسیاوە، پێناسەی ترشی لویسیاوە لێرەیە. ترشی لویس وەکو پێناسەکەی کە دراوە گەردیلەیەکە یان ئایۆنێکە یا گەردێکە هاوبەشەبەند پێک دێنێت بە چی؟ پێشوازیکردنی جوتە ئەلکترۆن، بەخشینی جوتە ئەلکترۆن، وەرگرتنی پرۆتۆن، بەخشینی پرۆتۆن. لێرە پێشوازیکردنی جوتە ئەلکترۆن، پێشوازیکردنی جوتە ئەلکترۆن ئەمە با بڵێن هەڵبژاردنەکەی هەر وەکو پێناسەی ترشی لویس، ڕێک پێناسەی ترشی لویس گرد و گەردی لەو ئاینە کە بتوانێت پێشوازی بکات لە جوتی ئەلکترۆن یا جوتی ئەلکترۆن وەربگرێ. کاتە لێرەیە ئەمە ئەبێ بەچی؟ ئەبێ بە وەڵامی ڕاستەقینە بۆ پێناسەی ترشی لویس کە پێشوازیکردنی جوتی ئەلکترۆنە، بەڵام بەخشینی جوتی ئەلکترۆن تفتەکەیەتی. وەرگرتنی پرۆتۆن ئەوە ئەبێ بە ترشی، وەرگرتنی پرۆتۆن ئەبێ بە تفتی برۆنشلۆری و بەخشینی پرۆتۆن ئەبێ بە ترشی برۆنشلۆری. بەڵام لێرە ئەوەی کە لێرە بۆ پێناسی ترشی لویس ڕاتە
پێشوازیکردنی جووتێک ئەلکترۆنە لە کاتی تێکەڵکردنی هەردوو ئاوگیراوەی کلۆریدی باریۆم و گۆگردیدی پۆتاسیۆم کام لەمانە لە ئایۆنە هاوکێشەی بەشداری ناکات لە ئایۆنە هاوکێشەی پەتیدا بەشداری ناکات دەرناکەوێت لێرەیە ئەگەر ئێمە بین کلۆریدی باریۆم تێکەڵکەین BaCl2 زائدەن گۆگردیدی پۆتاسیۆم K2S ئەمە وەکو تێکەڵکردن دوو خوێی تواوەیە بە پێی ئاڵوگۆڕی دوانی کەیەکە چێتە جێگی BA-یەکە BA چێتە جێگی کەیەکە کاتە بێ بە BAS زائدەن KCl ئەمن بۆ ئاوسەنکردن 2KCl ئێستا لێرەیە ئەم دوانە ئەمە تواوەکەیە کە پێگاتوە ئەمە نیشتوەکەیە بە پێی خشتەی توانێتی ئێستا ئەمە نیشتووە واتە سۆلیدە بۆینەکە ئەڵێ کام لەم ئاەنە لە ئاەنە هاوکێشەی پەتیدا دەرناکەون تۆ چی ئاەنی سیرکەرە دەرناکەوێت خێ تواوەکە کێیە KClە کەواتە ئەگەر ئەمە هەڵوەشێنی ئەبێ بەکەی موجب و CLی سالب لەمانە کامەیە KCl ئەو کاتە تۆ ئەمە لە هاوکێشەی ئاەنی پەتیدا دەرناکەوێت ئەگە پرسیارەکە بگۆڕێ بڵێ کام لەمانە ئاەنی سیرکەرن هەر KClی سالب هەڵەبژێریان پرسیارەکە بگۆڕێ بڵێ کام لەمانە ئاەنی سیرکەرن هەر هەڵەبژێری بڵێ کێ بەشداری ناکات لە هاوکێشەی ئاەنی پەتیدا وەرە دوانە هەڵەبژێری بۆ شێوێ ئەمە وەکو پرسیاری پێنجەم کە دیاری کراوە پرسیاری دوای ئەو بەتوانەوەی بڕێک AL2 تەمان کە تۆ بتەوێت بزانی بتوێتەوە لێرەیە چۆن تەحدیدی کەیت AL2SO4 هەڵی وەشێنە AL2SO4 by 3 هەڵی وەشێنە ئەبێ بە 2AL زائد 3 زائدەن 3SO4 سالب 2 ئێستا ئەگەر ئێمە بە شێوەی X بکەین ئەمە Xە ئەمە 2Xە ئەمە 3Xە لێرەیە ئەمە دیار نیە X دیار نییە لە ئەودا 0.4 مۆڵ ئایۆنەکانی ئەلەمنیۆم پێکات ئەلەمنیۆم 0.4 یعنی تۆ لەم حاڵەتەیە کە تۆ تەشخیصی ئەەکەی 0.4 لەمە پێکاتوە ئەمە 2AL AL2 ئەوە یعنی لێرەیە 2X ئەکاتە 0.4 لە ئایۆنەکانی ئەلەمنیۆم پێکاتوە 0.4 ئەوە ژماری مۆڵەکانی گۆگرداتی ئەلەمنیۆمی تواوە چەندە ئەین داوای ئەمەکە کاتە تۆ لێریا چیەکەی ئەم 2X ئەکاتە 0.4 AX ئەکاتە چی ئەکاتە 0.4 دابەشی 2 ئەکاتە 0.2 ینی X ئەکاتە 0.2 ینی ئسامە 0.2 ئەمە دۆزیەوە ئەی ئەم چییە داوای ئەمە کاتە من لەو کاتەیە کە ئەم 0.2 دۆزیەوە کاتە زەربی سێیکە بۆی کە دەرچێ 0.2کە زەربی سێیکە ینی لەو کاتەیە ئەکاتە چی ئەکاتە 0.6 ینی ئستا سێکە ڕەدوو ئەکاتە لێرێ ئەکاتە 0.6 یەکسەر ئەم دووە زەربی سێکەیکە ئەکاتە 0.6 سێ زەربی 0.2 کاتەوەی کە تۆ هەڵێبژیری لێرەیە چییە 0.6 لەو حاڵەتەیە کە دیاریەکەی بۆ ئەوە لێرە بەتوانەوەی بڕێک لە ئاودا 0.4 مۆڵ ئایۆنەکانی ئەلەمنیۆم پێکات ینی 2X ئەکاتە ئەمە 0.4 پێکاتوە ئەمە لایەنەکانیان پێکات ژماری مۆڵەکانی گۆگرداتی ئەلەمنیۆمی تواوە داوای گۆگرداتی ئەلەمنیۆمی تواوە گۆگرداتی ینی داوای ئەمەکە کاتە
ئەگەر داوای گۆگرداتەکەی دەکاتە 0.6 دا هەندێک جار وڵام یەکسەر داوای کێکە یەکسەر داوای گۆگردانی کاتە یەکسەر تۆ لەم حاڵەتەیە 0.2 هەڵەبژێری بۆ گۆگرداتی ئەلمونە بەڵام جاری وایە سیغەی پرسیارەکە ئەگۆڕێ یعنی ئێمە توانین تەلاعوب بە پرسیارەکە بکەین لەم کاتەیە ئەگەر وتی گۆگرداتی ئەلمنیۆم ئەوە هەر 0.2 بەڵام ئەگەر بتەوێ بڵێ ژمارەی گۆگرداتەکە چەنە ئەم 0.2 زەربی سێ کاکاتە 0.6 یعنی ئێمە توانی تەلاعوب بە پرسیارەکە بکەین داوای ئەمی کرد کاتە گۆگرداتی ئەلمنیۆمکە 0.2 هەڵەبژێری بەڵام ئەگەر داوای بەس گۆگرداتی کرد ئەو 0.2 کە زەربی سێ کاکاتە 0.6 کە تۆ لە ئەلمنیۆمەکە دۆزی دەتوانێت بۆ شێوەیە پرسیاری دوایە و ئەڵێ یەکێک لەم ئاەتانە باش لە ئەودا ناتوێتەوە و ناتوانێت گیراوەی ئەلکالی ینی تفت بەهێز پێک بێنێ تاوانێ مازانین ئەمۆنیا باشە توێتەوە لە ئەودا NaOH هەر باشە توێتەوە میسانۆش باشە توێتێ باشێتە بەس ئەوەی کە ناتوێتوانێ هایدرۆکسیدی مسە توانیە کە ئەمە یەکێک لە هایدرۆکسیدەکانی توخمە گواستراوەکان ئەمە بە شێوەیەکی گشتی باش لە ئاودا ناتوێتەوە توانین بڵێن هەر ناتوێتەوە نەتواوێکی کەمە بۆیە ئەمە هەڵەبژێری کە لە دوو شوێنشا هەمانە لە خشتەکەی ئادام ناوەکە لە ڕیزی نەتواوەکانە و لە تفتە بەهێزەکانیشا داندا وەکو تێبینیە گوێ ئاگادار بچکو هایدرۆکسیدی تایە مەجی هەموو هایدرۆکسیدی تیا بێ بڵێ تفتێکی بێزەوە باشە توێتەوە COOH بایتو کە هایدرۆکسیدی مسی دوانیە بە ئاسانی یان بڵێن بە باشی ناتوێتەوە بۆیە ناتوانێت تفتی بەهێز پێک بێنێ پرسیاری هەشتم کام لەم دەسواژانی خوارەوە بۆ توانەوەی KNO3 لە ئەودا دەگونجێت تاوان KNO3 خوێیەکە و ئەبێ بزانی ئەمە خوێیەکی هاوکێشە چکە KNO3 بۆ خوێیەکی هاوکێشە پێک دێت لە KOH تفتی بەهێز لەگەڵ HNO3 ترشی لاواز ئەمە ترشی بەهێزە ئەمەش هەر ترشی بەهێزە هەر خوێک پێکات لە ترش و تفتی بەهێز کاتە خوێەکە خوێی هاوکێشە کە خوێی هاوکێش بوو مانای وایە pH ناگۆڕێ چکە ئاو خۆی pHەکەی حوتەوە ئەمیش هەر حوتەکە ناگۆڕێ یانیستا ئەمە ڕاستە اینجا بە پێی بەندی 4 توانەوەی خوێ هەڕەمەکێتی زۆرەکات یعنی دەرتا ئێسەکەی لەم کاتەیە دەرتا ئێسی ئەمە وەکو بڵێن دەرتا ئێز موجەبەوە تە زۆرە بێ کاتە لەم کاتەیە تۆ کی هەڵەبژێری بۆ ئەمە ئەمیش ڕاستە کاتە دی هەڵەبژێری کە ئەکاتە AUC ئەمە ڕاستە بۆ هەردووکان ینی کە NO3 کە ئەتوێتوانێ خۆی ڕقە کە توایەوە ناڕێکی زۆرە بێەوە تا هەرمێکی زۆر دەبێت بە پێچەکەش ناگۆڕێ کاتە دی هەڵەبژێری هەردووکان ڕاستن بۆیە لەم حاڵەتەیە تۆ دائیمەن لەو پرسیارەکە ئەڵێ ئەیوبی یا بیوسی یا هەمویان یا هیچیان نابێ کە کاتێ سەیری یەکەمەکەی ئەگەر ڕاست بوو ئەبێ سەیری ئەوانش بکەی یا هەڵەیە بێ سەیری هەمویان بکەیت چکە تۆ لێرە احتیمالە ئەمیش ڕاست بێ ئەمیش ڕاست ئێستا لێرەیە تۆ یەکسەر بڵێ هەرەمێکی زۆر بێ ئەی هەڵبژێری غەڵەتە بێ بۆیە لێرە شاوی کە ڕاستە چییە پێچەکەش ڕاستە کە ناگۆڕێت چکە خوێیەکی هاوکێشە کاتە کی هەڵبژێری بە ڕسمی ئەکاتە هەردووکیان کە بریتە لە دی واتە AUC هەردووکیان پێکەوە ڕاستە بەهای POH کام لەم گیراونە بە هەمان خستی بەرزترینە تاوان POH بەهایەکە بۆ دیاریکردنی ترشێتی و تفتێتی وەخوێ هاوکێشەکان تهدیدیەکەی لێرە کە POH بڵێن بەرز بوو حسابی ترشێتی بۆکەی ینی کام لەمانە ترشترینە تو ئەو هەڵەبژێری وکۆ POH بەرز ئێستا CaOH بایتو نابێ KCl خوێیەکی هاوکێشە جارێ تهدیدی مەکە KNO2 ئەمەش هەر تفتە خوێ ئەمە تفتە خوێ ئەمە تفتێکی بەهێزە ئەمە خوێ هاوکێشە بەڵام کە سەیری ئێرە ئەەکەی ئەمە ترشە خوێ یعنی ئەمە ترشێتی لە هەمویان زیاترە کاتە لەم کاتەیە تۆکی هەڵەبژێری کلۆریدی ئامۆنیۆم زۆرترین چی هەیە زۆرترین POH هەیە وەکو ترشێک کە لە هەمویان ترشترە ئەگەر لە حاڵەتێکە ئەمە تفتێکی بەهێز بوو ئەو کاتە KCl هەڵەبژات تفتی بەهێز و تفتە خوێ لەگەڵ تفتی بەهێز یا تفتی لاوز KCl ئەگاتە خوێکی بەڵام لێرێ ئەمە تفتە ئەمەش هەر تفتە ئەمە خوێکی هاوکێشە کاتە کلۆریدی ئامۆنیۆم کە ترشە خوێیە بەڵێ ترشەکان POH لە هەمویان چیترە بەرزترە کاتە و کاتەی تۆ
دیالۆبژێری کە بریتە لە NH4Cl ئەمە وەکو پرسیاری نوێە. پرسیاری دا pH گیراوی COH/2 دەکاتە 9.3 ئەوە خستی گیراوی COH/2 چەندە لێرەیە CaOH/2 چی یاوە pHەکەی یاوە pHی ئەوی یاوە تاوان pH بۆ CaOH/2 ئەکاتە 9.3 9.3 وەکو pH بۆ تفتێکی بەهێزە تەمان وە 2OHیشە لەم حاڵەتەیە بە کە تۆ حاسیبە و پێە لە حاسیبەکە شفت لێیت لۆگ لێیت ناقز لێی 9.3 لێی لێرەیە هایدرۆنیۆم بۆ ئەم pH هایدرۆنیۆم وەکو خستی مۆلاری ئەکاتە 5 زەربی دەتوان ناقسەن دەتوان ناقسەن ئەمە بەچی بە حاسیبە کە تۆ حاسیبە و پێ بەمە دیەکی ئەمە کێیە ئەمە لێرەیە بریتە لە چی بریتە لە خستی هایدرۆنیۆم بەڵام ئەو داوای چی کردووە داوای خستی تفتەگەی کردووە یەیت ئەم خستی هایدرۆنیۆمە ئەگۆڕی بۆچی ئەگۆڕی بۆ OH هەر بە یاسای یەکەمی لە خۆئاینێنی ئەو یعنی تۆ هایدرۆنیۆمت هەیە لە کیۆ دۆزی تۆم هایدرۆنیۆمە ئەم هایدرۆنیۆم لە کیۆ دۆزیەوانێ لەکوێ دۆزی دەتوانێت لە pHەوە بە پێی حاسیبە وتوان چیەکەیت حاسیبەکە شفت لێیت لۆگ لێی ناقز لێی 9.3 لێ یەکسەر هایدرۆنیۆمە کاتە چەند کاتە 5 زەربی دەتوان ناقز دامە هایدرۆنیۆمە اینجا یەیت OH دۆزی توانێ OH ئەکاتە چی ئەکاتە 1 زەربی دەتوان ناقز 14 لەسەر چی 5 زەربی دەتوان ناقسەن ئەمە ئەکاتە 1 لەسەر 2 ئەکاتە 2 زەربی دەتوان ناقسەن 5 ئەمە خستی کێ خستی OHە بەڵام لەبەرەوەی تفتەکە تفتێکی دوانە OHە کاتە خستی تفتەکە خستی OH چەنە دابشی دویکە یعنی لێرەیە ئێستا خستی CaOH/2 ئەکاتە چی ئەکاتە خستی OHەکە چەنە دەتوان ناقز 5 دابشی 2 ئەڕوا ئەکاتە دەتوان ناقز 5 کاتەوەی کە بۆ هێڵەبژێری چییە بریتە لە ئەی 1 زەربی دەتوان ناقز 5 بۆ ئەوە لە pHەکە و هایدرۆنیۆمان دۆزیەوە لە هایدرۆنیۆمە OHمان دۆزیەوە OHەکە دابشی 2مان کرد چکە تفتەکە 2OHە خەزی تفتەکەمان دۆزیەوە یان ئەتوانی لە pH و POH دۆزەرەوانێ دوایی لە POH و OH دۆزەرەوە دوایی OH دابشی دوێ کاتەوە ینی ئەمە تۆ تقریبا تێکەڵێکە لە پرسیاری لە ڕووی تفتێکی بەهێز و pH و یاساکانی pH و POH کە چۆنیان گۆڕی بۆ یەکتر بەنسبەتەوە پرسیاری 11 قەبارەی ترشی گۆگردیکی پێویست بە خستی پۆین 2 بۆ سنگاندنی ئەمە مۆزوعی بەندی 4ەکە سنگاندنی ترش و تفتە بە ئاوکێشبوون تهدید دەکرێت لە بینی ترشێکی بەهێز و لەگەڵ تفتێکی بەهێزایە داوای قەبارەی ترشەکەکە ئێمە لێرە لە پرسیاری سنگاندن تائیمەن کە تۆ ترش و تفتەکە چی بکە بنووسە ترش یەکسانە بە تفت ئەمە تهدیدکە اینجا ترشەکە چی یاوە سەریکە خستی یاوە قەبارە دیار نییە ژمارە ئێچەکەش ئەڵێ ژمارەی ئێچی ترش زەربی خستی ترش زەربی قەبارەی ترش تفتەکە مۆڵی تفتیاوە تەمان لەم کاتەیە مۆڵی تفتیاوە کاتە ئەڵێیت ژمارەی ئێچی تفت زەربی مۆڵی تفت ئێستا تۆ ئەمە لە پرسیارەکە ئەوەی هەیە داینێ ئەوەی کە نییە قەبارەکە دۆزیتەوە ترشەکە H2SO4 2 پرۆتۆنی هەیە زەربی خستیەکەی پۆین 2 قەبارەکە دیار نییە ژماری OH تفتەکە هایدرۆکسیدی سۆدیۆم NaOH 1 OH تایە مۆڵەکەشی پۆین 5 مۆڵ ئێستا ئەوەی کە دیار نییە لێرێ قەباری ترشەکەیە قەباری ترشەکە کە داوایەکە بەپێی ئەمە 2.2 کاتە 2 زەربی پۆین 2 کاتە پۆین 4 مۆڵی ئەوەش پۆین 5 ئێستا ئەمە کە دابش ئەەکەی
ئەکاتە 1.25 ئەکاتە 1.25 لیتر ئاگادار بە 1.25 ملیلیتری شیاوە بە تۆ ئەمە یاسای مۆلارێتیە ئەم دوانە کە یاسای مۆلارێتی وەی قەبارە بە لیتر دەرچێت لەبەرەوە نابێت بە ملیلیتر دەچێت مانای وایە لێرەیە ئەمە حسابی چی بۆکەی حسابی لیتری بۆکەی کە ئەکاتە واتە سی هەڵەبژێری 1 لیترەکە هەڵەبژێری کە ئەکاتە بڵێن 1.25 قەبارەی ئەو ترشەیەکە هەیە ئەمە احتیمالە مەسەر قەبارەکە و باتێ خەزی ترشەکە دیار نەبێ خەزی ترشەکە و باتێ مۆلی ترشەکە دیار نەبێ بۆیە تو ئەتوانین تەلاعوب بەس لە بینی سنگاندنا دائیمەن لە بینی ترش و تفتە یەکسەر ترشەکە یەکسان کە بە تفتەکە بە پێی پرسیارەکە چ معلوماتێ دراوە بۆ ترشەکە بینوسە بۆ تفتەکە بینوسە یەکێک لەو معلوماتە دیار نییە ئەیدۆزیتەوە بۆ شێوەیە وەکو پرسیاری سنگاندن پرسیاری 11 کاتێک ئەمە بەندی چوارە کاتێک کالێک گەرمی مش دەبێت توی کەمبوونی هەڕەمەکەتی کالێکە تەبەن لێرەیە دلتا H موجبە لەبەرەوە کالێک گەرمی مژە کەمبوونی هەڕەمەکێتی یعنی دلتا S سالبە باش ئێستا تۆ تەشخیصی کرد نیشانی دلتا H و دلتا S جیاوازن کاتە پلەی گەرمی کاری تێناکە کاتە تۆ یەکسەر پلەی گەرمی بەرز و پلەی گەرمی نزم ڕەفزکە ئێستا ئەم دوانە نابێ پلەی گەرمی کاری کە نیشانە جیاواز بوون پلەی گەرمی کاری نییە اینجا لە بینی هەمیشە لە خۆ هەمیشە نالەخۆ هەمیشە لە خۆ وزەیەکی کەم ئینترۆپیەکی زۆرە بەڵام ئەمە بەعکسەوە وزەیەکی زۆر ئینترۆ ئەمە هەمیشە نالەخۆیە یعنی کاتە ئەمە چی بۆ بێ سی بۆ بێ یعنی ئەم کالێکانە قەد ڕوو نادات و پێ ئەوترێ هەمیشە نالەخۆاتە تۆ ئەوەی کە بۆی هەڵەبژێری بریتێ لە چی بریتێ لە سی واتە هەمیشە نالەخۆی بۆ هەڵەبژێری بۆ شێوەیە چکە دەلتا ئێ چی ناتوانانی بۆ وزەیەکی زۆر شتەکان ڕێخیتەوە کالێک شتیوە ڕوو نایە لە کەونە بەڵام ئەگەر ئەمە سالب بێت و ئەو موجب بێ ئەوە هەمیشە لە خۆ بێ لەبەرەوە ئەگەر نیشانەکان جیاواز بوون ئەوە پلەی گەرمی بەرز و نزم کاری تێناکە بەڵام ئەگەر لە یەک چون اینجا تۆ دو هەمیشە لە خۆ میشە نالەخۆ ڕەفزگە بەڵام ئێستا مادەم نیشانەکان جیاوازن کاتە پلەی بەرز و نزم ڕەفزگە وەرەوە سەر هەمیشە لە خۆ هەمیشە نالەخۆ لێرەیە لەبەر ئەوەی ناتوانانی بۆ وزەیەکی زۆر شتەکان ڕێخیتەوە کاتاڵی هەمیشە نالەخۆیە ئەمە پرسیاری 12 هەر لە بەندی سێیە ناسەری گونجاو بۆ سەنگاندنی هایدرۆکسیدی پۆتاسیۆم و ترشی ئیسانویک هایدرۆکسیدی پۆتاسیۆم واتە تفتێکی بەهێزە KOH ترشی ئیسانویک کە ترشی سرکیکە CH3COOH ئەمە ترشی لاواز و تفتی بەهێز سەنگاندنی تفتی بەهێز و ترشی لاواز چی بۆ بێ تەمەن فینۆلەفسالینی بۆ بێ لەگەڵ سووری فینۆڵ کاتە تۆ لێریا سووری مەسیل نابێ پرتوقالی مەسیل هەر نابێ کاتە ئەوەی کە بۆی هەڵەبژێری بریتێ لە چی فینۆلەفسالین حتا بواری گواستراوەکە چیاوە کە پێ ئەمەش نەیە ئەمە باو ئەوە نەیە تۆ دەبێ بزانین چکە خشتەیەکمان هەیە کە باسی ئەوەکە چۆن تهدیدی ناسەرەوەکان بکەیت بە پێی سەنگاندنەگەرتە لەبەرەوەی تفتی بەهێزە و ترشی لاوازە کاتە ئەو ناسەرەوەی کە بۆیە بێ فینۆلەفسالینە کە بواری گۆڕانەکە و بواری گواستراوی لە بینی هەشت بۆ دەیە پوینت 2 کیلۆجول وزە خرایە سەر 10 گرام لە مادەیەک پلەی گەرمی بە بڕی 50 کلڤن گۆڕە ئەوە گەرمی جۆری دەکاتە ئەوە ئەمە تەبەن تۆ کاتێکە یاسای گەرمی جۆریە نووسی CP ئەکاتە Q بڕی وزەی مژراو بارستە زەربی دێلتاتی لەسەر لێرەیە CPەکە دیار نییە دێلتاتیەکە یەکسەر چییە یەکسەر بریتە لە با بڵێن 50 کیلو ئەمە بڕی گۆڕانێ یەکسەر دێلتاتی یەکەم و دووەم نییە یەکسەر دێلتاتی یایتە 10 گرامیشمان هەیە لێرە وەکو ئەوە کاتە لێرە 10 گرامەکەش ئەوەیە بەڵام ئەم 25 کیلۆ جوولە ئەبێ بگۆڕی بۆچی ئەبێ بگۆڕی بۆ جول چکە ئەمە کە تهدیدی کردووە لەم کاتەیە ئەڵێ Q ئەکاتە 0.25
زەربی 1000 ئەکاتە 250 جول کاتە CP ئەکاتە ئەوە 250 بارستەکەش دەیە زەربی یەکسەر چەندیەکەیت 50 ئەکاتە 250 لەسەر 500 لێرەیە بۆ دیاریکردنی CP-یەکەی کە تۆ ئەیدۆزیتەوانێ پوینت 5 ئەمە ئەکاتە پوینت 5 بەس ئاگادار بە پوینت 5 یەکەکان جول گرام کەلڤن کە پوینت 5 کیلۆ جول گرام کەلڤنیاوە پوینت 5 جول مۆڵ کەلڤنیشیاوە بەڵام تۆ بە پێی یەکەکان ئەبێت تعدیدیکەی واتە جول گرام کەلڤن واتە سی بۆ بێ نابێ ئەو دوانەی کاڵبژێری لەبەر ئەوە تۆ ئاگادار بە لە یاسای CP و گەرمی جۆریە ئەبێ یەکەکان ڕێخیت بە پێ ئەوەی کە لە پرسیارەکە دراوە نەک بە جیاوازی داینی لەبەر ئەوە پوینت 5 جول گرام کەلڤنی بۆ بێ کە ئەکاتە سی هایدرۆجین زۆر توند لەگەڵ کلۆر کالێک دەکات بەڵام لە هەمان بارودەدا بە یەواشی لەگەڵ نایترۆجین کالێک دەکات هۆکاری کاریگەر لەسەر خێرایی کالێکەکە بریتیە لە ئەو هۆکارانی کارەکەنە سەر خێرایی کالێک تەبەن 5 هۆکارە لێرەیە ئەگەر مادەیەک لەگەڵ دوو مادەی جیاوازە کالێکی کرد و یەکێکیان هێواش و یەکیان خێرابوو ئەوەی کە کاری تێیەکە تەنها سروشتی کالێکردووکان و بەندەکان واتە لێرەیە ئەمە تۆ چی بۆ هەڵەبژێری بی بۆ هەڵەبژێری سروشتی کالێکردو بەندە کیمیایەکان ئەوە عیلاقەی بەچیەوە هەیە بە سروشتی مادە ینی تۆ بۆ نمونە ئێستا بڵێن ئەڵێ هایدرۆجین زۆر توند لەگەڵ کلۆر یعنی هایدرۆجین ئەمە ئەڵێ H2 زائد Cl2 کالێکەکات لە هەمان بار و بەیەواشی لەگەڵ نایترۆجین یعنی H2 زائد N2 ئەمەیان خێرایە ئەمەیان هێواشە سەبەبی ئەمە ئەگەرە تۆ بۆ سروشتی مادە کالێکردوەکان لەگەڵ ئەو بەندانی کە تێشکەن و پێگەن لە کاتی کالێکە کەواتە لێرەیە تۆ بی بۆ هەڵەبژێری سروشتی مادە کالێکردوەکان لەگەڵ بەندە کیمیایەکان کە تێگەشکەن و پێکدێن لە یەکێک لە هۆکارەکانی کە خێرایی کالێک ئەگۆڕێ لە یەکێک بۆ یەکێکی تر ئەمە وەکو پرسیاری 15 بای دەرتا جی لە کالێکێکا دەکاتە ئەوەنە و بای دەرتا ئێس ئەکاتە ئەوەنە بای دەرتا ئێس بۆ کالێک لە پلی گەرمی ئەوەنەدا چەندە ئەمە یاسای گبس بەکارێنی واتە تۆڵێ چی دەرتا جی ئەکاتە دەرتا H ناقسەن تی دەرتا ئێس ئەوەی کە هەتا کیلۆ جول ئەمە تەواو دەرتا جێکە تێ دەرتا ئێس جول مۆڵ کەلڤن جول مۆڵ کەلڤن ئەوێ بیکەی بە کیلۆ جول ئەگەدار بە بەهای دەرتا H وە کالێکەکە چەندە پلەی گەرمیەکەش ئەوە کەلڤنە لێرەیە ئەوەی کە تۆ ئیشەکەی لەم حاڵەتەیە لەسەر ئەوە ئەبێ بێیت ئەو دەرتا ئێسەی کە دراوە کە جوولە ئەکەی بە کیلۆ جول ینی دەرتا ئێس ئەکاتە چی جول دراوە تۆ ئەیکەی بە کیلۆ جول ئەمە چۆن جول ئەەکەی بە کیلۆ جول کاتە ناقسەن 38.5 ناقص 38.5 جول بکەی بە کیلۆ جول ئەو کاتێدا بەشی هەزاری دەکەی واتە ئەکاتە ناقسەن پوینت 385 ئەمە کیلۆ جولەکەی کە ئەوەیە اینجا دەرتاجیت هەیە چەنە 834.3 سالب 834.3 ئەکاتە دەرتا ئێچەکەت نییە ناقسەن پلەی گەرمێکە 448 کەلڤنە 448 ئەبێت بە کەلڤن بێ ئەو تی کە هەمانە ضربی ناقسەن پوینت ئۆ
385 ئێستا لێرە دلتا H بەم یاسایە تەمان هەلیەکەیت دلتا H ئەبین بۆ ئۆبەر ئەمە ئەبین بۆ ئۆبەر تا دلتا H شوێنی خۆیەتی کاتە ئەم دوانە زەڕ بکەیت ئەم دوانە کە زەڕ بکەیت نەتیجەیەکە کە ئەیبیتەوە بۆ ئۆبەر لەم کاتەیە کە تۆ تەشخیصی دلتا Hەکە ئەکەیت ئەمە چۆن دیاری ئەەکەین ئێستا بڵێن ئەمە سالب ئەبێ بە موجب جارێ ینی ئەمە خۆی بێتەوە بە موجب ئەم سالبە ئەمە ژێتە ئەمدی و ینی ئەکاتە چەند ئەمە یەتە ئەمدی و ئەمە خۆی لە شوێنی خۆی دەستکاری ناکەیت ئەمە سالب ینی سالب دەستکاری ئەمیش ناکەی 834.3 ئەمە ئەبێ بۆ ئۆبەر ئەویشە بێ بە سالب چکۆ موجب بە سالب ئەبێ بۆ ئۆدیۆ ئەبێ بە موجبە سالب ئەبێ بە موجب ئەبێ بێ سالب یعنی سالب ئەو کاتە تۆ چیەکەی 448 زەربی پوینت ئۆ 385 ئەکاتە حەڤە سالب حەڤە پوینت 248 ئێستا دلتا H ئەکاتە طبعا سالب و سالب بە سالب دەرئەچێ لەم کاتەیە ئەکاتە چەند ئەمە لەگەڵ ئەوەیە کۆی کەیتەوە کاتە ئەوێ بکاتە کیلۆجول بۆ مۆڵ کیلۆجول طبعا موجب و سالبی یاوە ئەگەدار بە سالب دەرەچێ لەم کاتەیە واتە سالبەکەی بۆ هەڵبژێری کە ئەکاتە بی ئەکاتە سالب بۆ هەڵبژاردنەکە 851.5 ئەماڵی کیلۆجول بۆ مۆڵ وەکو دلتا Hەکەیکە ئەیدۆزیتوانێت لەو کاتەیە ینی یاسای کپسیوە شتەکان هەموو دانێ بەستە نابێ ئاگاداربی دلتا ئێسەکە جولاوی بیکەی بە کیلۆجول چکە لەم کاتەیە کە تۆ تەحدیدیەکەیت ئەگەر نێگۆڕی غەڵەتە بێ بۆی ئاگاداربی کاتە لێرە ئەوەی کە هەڵیەبژێری بریتە 851.5 کیلۆجول بۆ مۆڵ واتە بی بۆ ئەبێ ئەم کالێکەدا NH3 زائد H2O NH4 کالێکی کیاوەڵێ کام لەمانە ڕاستە تەمەن ئەمۆنیا تفتێکی لاوازە ئاو ترشە ئەوش لاوازە بەس ئەمۆنیا پرۆتۆن وەرەگری ئاو ئەی بەشی کاتە لێرێ ئاو بە ترشی برۆنشلۆری دانیانی ئەمە یەکەم ڕاستە ینی ئاو ترشی برۆنشلۆری ڕاستە لێرە چکە پرۆتۆنێک ئەبەخشێ بە ئەمۆنیا اینجا بی لەم کالێکەدا هایدرۆنیوم H2O هاوڵجووتن ڕاستە خۆیان هاوڵجووتن بەڵام لەو کالێکە هایدرۆنیومی تیان نییە کاتە ئەمە هەڵەیە لەو کاتەیە اینجا ئاراستی کالێکی پێچوانە باوترە بێ لەبەرەوە ئەمۆنیا و H2O هەردووکی لاوازن بە پێی برۆنشلۆری بەرهەم بەهێزە بێ کاتە ئاراستە لە بەهێزەوە بۆ کوێیە لە بەهێزەوە بۆ لاوازیانی پێچوانە باوە بێ کاتە ئەوەی کە ڕاستە کێیە دیە واتە هەردووکیان ڕاستن پێکەوە کە ئەکاتە AUC هەردووکیان ڕاستن پێکەوە بۆ ئەو کالێکە کە بە پێی برۆنشلۆری تقریبا ڕفتاری لەگەڵ شتەکانە ئەەکەی ئەمە بەو شێوەیە ئایۆنێکی فرەگەردی لێ ئۆکسەژماری گۆگل تیایدا دەکاتە زائید 4 ئێستا ئایۆنێک یعنی تۆ دەستکاری ئەمە ناکەیت چکە ئەمە ئایۆن نییە ئەگەرە تۆ بوو ئەم دوانە اینجا ئەم دوانە تەبەن کامیان کە تۆ تەشخیصیەکەی هەردووکیان تاقیکەرەوە SO3 مەسەلە SO4 سالب 2 لەسەرە سالب 2 زەربی 4 ئەمە کاتە سالب 8 بۆی بکاتە سالب 2 بکاتە زائید 5 سالب 8 ئێکاتە تۆ ئەمە ئەی غەڵەتە ئەی بۆ نابێ شکاڵی بکاتە زائید 4 ئەو کاتە کێ ماوە ئەوە هیچ بی نابێ بکەیت چکە بی ئایۆن نییە مەڵێ ئایۆنیەکە SO3 سالب 2 لێرە ئەمە سالب 2 زەربی ئەوە کاتە سالب 6 ئەمە چەنی لێکەم کە دۆ بکاتە سالب 2 موجب 4 کاتێک کی ڕاستە سی ڕاستە لەو کاتەیە کە ئایۆنێکە و ژماری ئۆکسانی گۆگل تایدا کاتە زائید 4 ئەوە هەڵەبژێری بوو شێوێ ئەم کالێکە گەرمی پێکاتنی پیاوانەی کالێکێکی یاوە لە بەندی 4 گەرمی پێکاتنی پیاوانەی سیانۆکسیدی ئاسن دەکاتە چەند دیار نییە گەرمی پێکاتنی پیاوانی CO2 دەکاتە ئەوە
لەم کاتەیە ئەمە یەکسەر یاسای دەرتا ئێچی کالێک بە پێ ئەمە ئەڵێ دەرتا ئێچ ئەکاتە دەرتا HF نۆتی بەرهەمی کالێکەکەی کێیە طبعا FE و CO2 بنسبة CO2 ضربي سيكي زائدا صفر او صفر كي بو برم هاتو اصلا كي شكا دلتا اتش في اصلا صفر وازليني ناقصا جاي توصل كالك دلتا اتش اف نوتي كي Fe2O3 Fe2O3 ضربي چنيكي ضربي دويكي بپیش ماري مول دائما كربونيش علي زائدا صفر اوش بصفر داني كاتوي كأمينيتو استا اما الصفرة اوي الصفرة ام دوانا ماونتواني ام گرمي كاليكا كتشانا دراوة او گرمي كاليكا گرمي مجا يعني لبري لقل كاليكا كوكراوي كاتا اما تايا اما كاتا 468.9 اكاتا CO2 كا دراوة بله 309 بوينت اونا CO2 كا دراوة يعني ليرة عليت سالب 309.5 بلام ابي ضربي چني كيت ضربي سي كيت چكا CO2 سي مولا اما طاو ناقصا جايت كالي كردو چند دراوة ليرة بو اما ديار نية طبعا اما تي كاتالي 2 ليرة 2 دلتا HF نوت بو كي بو Fe2O3 او ديار نية اما بيانا بو امبر 2 دلتا HF نوت بو Fe2O3 اكاتا اما بو امبر اما كدراوة طبعا بو كاليكا كموجبات بو امبر ابي بسالب يعني كاتا سالب 468.9 اما لا يخوي ماوتو ناقصا اما ضربي سيكي طبعا بوي انك بودرچه 309.5 ضربي سيكا اكاتا 1108.5 بسالب 1108.5 اما استتو اما طبعا ام دوانا بسالب كو اكي تواني اتيادي هردو كان كو اكي تواني لقل يكا اما استعلي زائد 468.9 اكاتا ليريا سالب 1648.4 اما چيا طعام نبوه طبعا لم حالتي اگرتو سيري اوكي او رقمي يايتتي سلاينكا حصيريكا اما يايتت يعني اي اوي بلام طعام نبوه اما ابي دابشي دويكي شكا 2 دلتا اتش اف كاتا ليريا علي دلتا اتش اف نوت بو كي بو Fe2O3 اكاتا ناقصا 1648.4 دابشي دو اكاتا سالب او كاتا او كتو بوي تشخيصكي كا هاري بجيري ليريا كيا سالب 824.2 سالب 824.2 كاكاتا بي 824.2 اما يبول بجيري اما اشتا مايتي معادلك ابي داوشي دويكا اي شياوه هاري بجيري طبعا غلطه بويا اما بي بول بجيري بو شويكا والدرجه بسياري بيست ببكاريناني هاندل لكاليك غوزي چالكني كاليك بيشينا ببريك كم بوا كم لما نراسته گۆڕانی ناوڕۆکی گەرمی بە هەمان بڕکەم دەبێتوانێ گۆڕانی ناوڕۆکی گەرمی بە هەمان بڕکەم دەبێتوانێ وزەی ئاڵۆزی چالاکراو بە هەمان بڕکەم دەبێتوانێ وزەی چالاکنی کالێکی پاشینە بە هەمان بڕکەم دەبێتەوە تۆ لێرەیە هاندەر تۆ کاتێککە تۆ
کالێکێکت ئەبێ بەم شێوەیە بڵێن ئەم کالێکە نەیوتۆ بەکیان دەر لە کالێکی وزەی چالنگ کالێ پێش نەیوتۆ گەرمی مژە گەرمی دەرە با بڵێن تۆ ئەمە کالێکێکی گەرمی مژە ئەمە چییە ئەمە ئیئە باش ئەمە ئیئە ئێستا لەم حاڵەتەیە کاتێ هاندەرێ بەکارێنی ئەم ئیئەیە ئەمە بێ هاندەرە ئەم ئیئە بڵێن ئاوای لێبەبوونی هاندەریەتە ئێرە ئێستا ئەڵێ گۆڕای ناوڕۆکی گەرمی بە هەمان بڕکەم دەبێتوانێ نابێ وزەی ئاڵۆزی چالاکرا و بە هەمان بڕکەم دەبێ بەڵێ ئەتا ئەمە ئەلێرەوانێ ئیئەیەکی ترە بەڵێ وزەی چالاکنی کالێکی پاشینە بە هەمان بڕ ئێتۆ ئەم بڕێ کە لێرە کارەکاتە سەر ئەو بڕێ ئەوش ینی کاتە ئێستا لێرە بە هەمان بڕکەمە کات ئەو کاتە تۆ تەشخیصێکی لێرەوە بۆ ئێرە کاتە ئەوەی کە ڕاستە کێیە بریتە لە بی و سی بی ڕاستە لەگەڵ سیە لەبەر ئەوە چی هەڵەبژێری ئەو کاتە تۆ دی هەڵەبژێری ئەڵێ دووکیان ڕاستن کە بریتە لەوە لەبەر تۆ ئەمەی بۆگەی هاندەرەکە و بەکارهێناو هاندەرەکە ئەمەنە کەم بۆ تۆ ئەم بڕێکە کەم بۆ تۆوانێ بۆ ئیئەی ڕاستە بۆ ئیئەی یەکەم جار ئەم بڕەکەم بۆ توانێ بۆ وزەی چالاکنی کالێکی پاشینەش بە ئەمان بڕکەم دەبێتوانێ چکە ئێستا کالێکی پاشینە ئەو کاتە لێکیەوە تەحدیدیەکەی ئەلێرەوە دیاریەکەی بۆ ئێرانی ئەوەنە کەم بۆ تۆ کاتە ئەوەنە لەم کەم بۆ تۆ ئەوەش لەم تۆ کاتە ڕاستە دیاڵەبژێری بۆ شێوێ کام ئاوێتانە پێکاتی ئازومەری پێنتانە بە پێی سیستەمی ئەوە ئیوپاک ئازومەری پێنتان تەمەن پێنتان ئەمە پێنتان ئەلکانێکە پێنج کاربۆنی تایە بەم شێوەیە ئازۆمەری ئەمە نابێت لە خۆی بچێ ئەبێ هەمان ژماری کاربن و هەمان هایدرۆجینی تیا بێ و ئەلکان بێ و بەڵام ناوەکەی بگۆڕێ ئێستا لێرەیە لەم حاڵەتەیە کە تۆ بۆ ئەمە دیاریەکەی دوو مەسیل پێنتان کام لەمان ئاوێتە دوو مەسیل پێنتان ئەما کاتە شەش کاربۆن ئەم خۆی پێنجە پێنتان کاتەوە نابێ باش یەک مەسیل بیوتان هەر پێنجە و هەر خۆیە کاتەوە ینی هەر خۆیەتی نابێ بە ئایزۆمەر یەک لەبەرەوە تۆ ئەمە کە ئاوا ئەنووسی ئەمە هەرەوەیە ینی ڕاستی گەرەوەیە کاتەوە ئایزۆمەر نییە بەڵام ئەگەر تۆ دوو دوانە مەس پرۆپان ئەمە سێ لەسەر دوو ئێستا ئەمە ڕێک ئایزۆمەر یەکنەوە دوانە چکە پێنج کاربۆن پێنج کاربۆن ناوی جیاواز ناوی جیاواز و پێکاتنیشی جیاوازە بەڵام هەمان شێوەیەکی گەردیە کاتە ئەوی کە بۆیە بێ بریتە لە چی دوو دوانە مەسیل پرۆپان ئایزۆمەری پێنتانە بۆ شێوەیە بەڵام ئەوانی کە غەڵەتن کە دیارەکەی بۆ ئەو جەمسەری ئانۆد لە پاتری ئۆتۆمۆبیلدا بریتە لە تەمان تۆ ئانۆد جەمسەری ئانۆد پاتری ئۆتۆمۆبیل پێکاتووە لە ئانۆدەکەی PB ئۆکسێ لە ناو چییە SO4 سالب دوودا ئەبێ بە PbSO4 زایدەن دوو ئەلکترۆنکە تەشخیصیەکە ئێستا لێرە جەمسەری ئانۆد ئۆکسای لەسەر ڕوئەدات ئێمە لە سفرەوە بۆ بچی بۆ بە زائید و کاتە لێرە PB بریتە لە جەمسەری ئانۆد پاتری ئۆتۆمۆبیلدا ڕاستە وەکو هاوکێشەشەیە وەکو ئینەکەشەوە بزانە بۆ ئەوە کردارێکە کانزایەک لەسەر ڕوویەکی دیاریکراو دەنیشێ ڕووپۆشکردن بەکارەبا هەر پێناسیر بەکارەبا ڕووپۆشکردن یا ڕووپۆشکردن بەکارەبا ڕێک پێناسی ئەوە کاتێک کە تۆ کانزایەک ڕووپۆشێکی بە کانزایەکی تر پێویستی بەکارەبایە خانەی ئەلکترۆلیتیە کاتە ئەوەی کە تۆ ئەمە بۆ ئەمە گونجاوە بریتە کارەبا ڕووپۆشین یا ڕووپۆشکردن بەکارەبا ڕاستە ئەم کارلێکە ئەی زای تووبی ئەبێ بەوە بەڕێبازی یەک هەنگاودا دەڕوات یعنی ئێستا ئەی زائد 2b کە ئەبێ بەسی بە یەک هەنگاوە تێپەڕەبێ ئێکەواتە مادەم بە یەک هەنگاوە تێپەڕەبێ کاتە r ئەکاتە کەی ئەی بەتوانی یەک b بەتوانی دوو یەکسەر ژمارەی مۆڵ ئەبێ بەتوان ئەگە بە یەک هەنگاوە تێپەڕ بووە خشتەی بەرامبەر خێرایی کالێک لە تاقنی دۆمدا چەندە لێرە ئەیەوێ ئەم خێرایە بدۆزیتوانێ ئەمە بدۆزیتەوە تۆ یاساکەت هەیە ئەتوانی لە یاساکەوە تۆ بیت جێگیر بدۆزیتوانێ چکە جێگیر ناگۆڕێ کەی بدۆزیتەوە ئێستا
لێرەیە ئاڕەکە لە یەکەمە تەمەەن لە تاقیکردنەوەی یەکدا ئاڕەکە چەنە 2 زەربی 10 توان ناقد 4 کەی نییە باشە ئەی چەنە 0.2 بەتوانی 1 بی ئەوش 0.2 بەتوانی 2 کاتە لێرەیە کەی ئەکاتە چی ئەکاتە 2 زەربی 10 توان ناقد 4 2 کەڕە 2 4 2 کەڕە 2 4 زەربی 2 کە 8 زەربی لێرەیە زەربی 10 توان ناقسن 3 يعني أكاتا أما دوا طبعا دوا ببيه هناك يعني أكاتا يقل سر شوار يعني أكاتا 0.25 ضربي دتوان أما أشيت السر يعني سالب يك يعني تواني بلين أما كتحديدي كي أكاتا 2.25 يكسر أما مقولة كرت أو بشوكا كمواني يكن ب 2.5 أما ضربي 10 توان ناقصا 2 باش أما تشيا أما جيجيري بابرين خرايك عليك أم داوي أواكا إنجالي لتاقي كردنوي دودا R أكاتا كي أي بتواني يك B بتواني 2 R كونية كي كتشنا 2.5 ضربي 10 توان ناقص 2 خستي أي 0.4 خستي أي 0.4 خستي أي أما 2 ضربي 10 توان سالب 2 خستي أي 0.4 بتواني يك أو شر 0.4 بتواني 2 كاتا ليرة أما أكي بچي چوار کەرە چوار شانزە کەرە چوار لێرەکە ئاڕەکە ئەدۆزیتەوانێ لەم حاڵەتەیە ئاڕەکە ئەدۆزیتەوە ئار ئەکاتە ئەمە کە تەشخیصیەکەی لە کۆتاییە تەمەن ئاڕەکە ئەکاتە 1.6 زەربی 10 توان زەربێکی دووجایەکەی 1.6 زەربی 10 توان سالب 3 زەربی 10 توان سالب 3 بۆ دیاریکردنی خشتەکە زانانی خستێ بەرامبەر خێرایی کالێک یانی ئەمەی کە ئەیدۆزیتەوە 1.6 زەربی 10 توان سالب 3 ئەتوانی ئەمە چۆن بزانی لێریا طبعا ئەمە جێگیرە ئەویشە جێگیرە وەکو ئەمە دوێندە زیاب بۆ کاتە لێرەیە ئەمە خێرایەکەی کە ئەیدۆزیتەوە لەبەرەوە یەکەم جار لەبەرەوەی بە یەک هەنگاوە ڕۆژتۆ یەکسەر یاساکە توانی 1 توانی 2 بە پێی هاوکێشەکە کە دڵنیا ئەبیلەوە توانی 1 توانی 2 جا لە هاوکێ لە تاقیکردنەوەی یەکەما جێگیر بدۆزیتەوە ئەو جێگیرە ناگۆڕێ لە دۆمای دۆزیتەوە بۆ دۆزینەوەی ئەو پرسیارە کالێکی کەمان هەیە ئەگەر کالێکی هەنگاوی خێرا بەم جۆرە بێت لەم کالێکە دانیتۆ NO2 CO NO CO2 ئەمە کالێکی گشتیە هەنگاوی خێرا بەم جۆرەیە ئەمە خێراکەیەتی NO3 زائد CO ئەبێ بە NO2 زائد CO2 سەمە گشتیە ئەمە خێرایە ئەو تەمەن تۆ ئەگەڕێ ئەو کۆلکەی خێرایی پێ زیاد دەکات ئەوێ بێ قۆناغی هێواشم بۆ بدۆزیتوانێ لەم کاتەیە قۆناغی هێواش کە قۆناغی هێواش دۆزیەوە ئەتر ئەزانی CO توانی چەنە قۆناغی هێواش ئێمە تعدیلکەین بە پێی گشتیەکان طبعا لێرەیە ئەوەی کە مادەی شلۆقە ئەمە NO3 خێرایە ئەمە لێرەیە دروستە بێ مادەی شلۆق لێرەیە چی بەرەم نەهاتووە NO CO2 تیا NO دروستکە لێرەیە N و N یعنی ئەکاتە 2NO2 2NO2 یعنی ئەمە ئێستا هەنگاوی هێواشە هەنگاوی هێواشی پێدۆزیتەوە R ئەکاتە K NO2 بەتوانی 2 کەیتیان نییە CO
کە CO نەچوە یاساوێن توانەکەی سفرە کە توانەکەی سفر بوو کاتە خێرایی کالێک ناگۆڕێ بە گۆڕانی چی CO واتە کی هەڵەبژێری ئەوە بەڵام ئەگەر لەم کاتەیە تۆ داوای NO2 لێ کردی ئەو کاتە بسیار دەکات چەندە ئەگە بکرێتە دوو ئەوەندە تەوەن دوو ئەوەندە ئەو کاتە 4 هەڵەبژار ئەگە بیوتای لە جیاتیەمە NO2 بووە 4 هەڵەبژار بەڵام مادەم CO نەچۆتە یاساکە و نەچۆتە هەنگاوی هێواشیشەوە کاتە توانەکەی سفرە و خێرایی کالێک ناگۆڕێگە توانی مادەیەک سفر بوو پرسیاری 26 هاوکێشبوون چییە؟ پێناسی هاوکێشبوونە تەبەن هاوکێشبوون ئەڵێ ڕۆشتیان فۆتیری مادەیە نەخێر کالێکی ئاینەکانی هایدرۆنیوم هایدرۆکسید و پێکاتنی خوێ نەخێر کالێکی ئاینەکانی هایدرۆنیوم هایدرۆکسید و پێکاتنی ئاو واتە لێرە تۆ چی هەڵەبژێری سی هەڵەبژێری سی هەڵەبژێری چکە هەر کاتێ هایدرۆنیوم و هایدرۆکسید یەکیان گرتی و ئایان پێکێنە ئەوە بریتێ لە کردداری هاوکێشبوون کە لە ئاساسیشە ئەمە هەر ئاو پێک نایەنێ خۆش پێکێنە بەڵام ئێمە کردداری هاوکێشبوون بۆ سادەترینیان ئەمەیە هایدرۆنیۆمێک و هایدرۆکسیدێت بۆ پێکاتنی ئاو کرددارەکە پێوترێ هاوکێشبوون ئەوەکو پرسیاری 26 تێکردنی KCN بۆ HCN ئەمە مۆزوعی ئاینی هاوبەشە تەمەن تۆ HCNت هەیە کاتێکە بنووسی HCN ترشێکی لاوازە کە ئایۆنێنی پێکەی لەگەڵ ئاودا بەکالێکی پێچوانە چکە لاوازە یەکسەر ترشەکە لەگەڵ ئاوە هایدرۆنیۆم پێکێنێ و سیانی دژەخادە گیراوەکەەوە ئێسامە گیراوەی ئاوی SCN چیتی یەکەم KCN وەکو تفتە خوێک تێکەین ئەبێ بەکەی زائیدەن سیانی ئێستا ئەم سیانی دە لێرەیە ئاینی هاوبەشە ئاینی هاوبەش چیەکات طبعا خۆی سیانی دەکە زیاوێ ینی ئەمە زیاد دەبێت سیانی بخەیتە سیانی دۆمە خستی ئەمە زیاد دەبێت باش ئەمە کە خەسی ئەمە زیاد بوو باری هاوسەنگ تێگەچێت بە پێی لۆ شاتلێ پێچوانە باوبیانی ئاوە باوە بێ کە ئاوا هات طبعا لەمەیە ئاینێنی HCN کەم دەکات AUC هەردووکان pH کەم دەکات تۆ pH کەم ناگات چکە تفتە خوێ تێگەدۆ pH کاتەوە بی نابێ ئاینێنی HCN کە ئاوا هات ینی ئاینێن کەمەکە کەواتە AUC هەردووکان پێکەوە ڕاستە بۆ ئەم هەڵبژاردنەوەی تۆ ئەمەی بۆ هەڵەبژێری CN زیاد دەبێ CNی کەوتێکەوە زیاد دەبێتەوە پێچانە بکە پێچانە بە بۆ ئایۆنێن چییە ئاینێن HCN ئاوا ڕاستەوانەیە بێ کەمە بێ کەگەر ئاوا بڕازیایە بێ بەڵام ئاوا کەمە بێ ینی کەواتە AUC هەردووکیان ڕاستە بۆ ئەوە ئەمە پرسیاری 27 گیراوەی ئاوی CH3COO ینی بڵین سرکاتی ئامۆنیۆم ئەڵێ هاوکێشە بۆ هاوکێشە تەوەن ئەم خوێیە ئەمە خوێی ترشوتفتی لاوازە خوێی ترشوتفتی لاواز دەشەی گیراوەکە ترشکە دەشەی گیراوەکە تفتکە هاوکێشیکە بەس ئەمەیان ئەڵێ هاوکێشەکەیەتی باسی ترش و تفت ناکە بۆ هاوکێشە هەردوو ئاینەکە شیبنی ئاوی ناکەن ئەمە نابێ هەردووکیان شیبنی ئاویەکەن یان یەکەم غەڵەتە خوێەکە لە تش و تفتی بەس پێکاتەوە نەخێرەوەی غەڵەتە خوێەکە لە تش و تفتی لاواز پێکاتواتە بیش غەڵەتە هەردوو ئایۆنەکە بە یەکسانی شیبنی ئاویان بەسەر دادی ئەمە ڕاستە هەردوو ئایۆنەکە بەڕاستی بە یەکسانی چکە هایدرۆنیوم و هایدرۆکسید وەکو یەکە خەنە گیراوەکەەوە کاتە هاوکێشە نە هایدرۆنیوم زیادە نە هایدرۆکسید زیادە وەکو یەک کاتە گیراوەکە هاوکێشە بێت چکە هایدرۆنیوم و هایدرۆکسید هەردوو ئانەیەن و کاتەیەنەکە وەکو یەک شیبنێ ئاوی دەکەن وەکو یەک هایدرۆنیوم و هایدرۆکسید پێک دێنن لەبەر و گیراوەی هاوکێشە ئەم کارلێکە لەباری هاوسەنگە بیندا خستی HI ئەوەنەیە خستی H2 جێگیری هاوسەنگی بۆ کارێکی پاشینە تەوەن تۆ کارلێکەکە بڵێن 2HI ئەبێ بە H2 زائد I2 ئێستا لەباری هاوسەنگە HI پوین 24 مۆلار H2I2 پوین 12 ئەمیش پوین 12
باش ئێستا جێگیری هاوسەنگی ئەکاتە چی؟ ئەکاتە بەرهەم بۆ ئەوە، یعنی پوینت 12 بەتوانی 2 لەسەر پوینت 24 بەتوانی 2 کە بەس کاتەوە بۆ توانێک ئەم دوانە یەکسانن توانەکان کۆکی توانێت بەو شێوەیەکە دەرەچێت. لێرەیە تەڵەن ئەمە کە شیکاریەکەی 1/4 دەرەچێت، ئەمە ئەکاتە 1/4 بەڵام ئەم بۆ ئەمەی ناوێ بۆ کالێکی پاشینە دەکات، بۆ کالێکی پاشی 1/4 ینی پوینت 25 1/4 دەرەچێت ینی پوینت 25 بەڵام بۆ کالێکی پاشینێنی پێچەوانە لە کاری باری هاوسەنگە کە کالێکێکت پێچەوانە کردەوە کە یەکەش هەڵگەڕێنەوە، ینی کاتە کەی دووەم ئەمە کەی یەکەمە کاتە 1/4 کەی دووەم ئەکاتە 1/4 ئەکاتە 4 کاتێک کێی بۆ بێ بی لێریا بی بۆ بێت چکە کالێکێکە هەڵگەڕایەوە ئەو کاتە کە یەکەش هەڵگەڕێنەوە 1/4 ئەو ژمارەی کە هەیە 1/4 یان 1/25 کاتە 4 کاتە چی بۆ بێ بی. لە کاتی تێکەڵکردنی پرسیاری لە کاتی تێکەڵکردنی 25 ملی لیتر لە نیتراتی قورقوشم بەو خەستیە لەگەڵ 25 ملی لیتر لە گۆگرداتی سۆدیم بۆ خەستیە تێکەڵ کراون، کام لەمانە ئایۆنە هاوکێشی پەتی دەن لە ڕێگەی ژمێرکاری کە ئسپی وانێ ئەگە بزانێت کە ئسپی بۆ ئەو کاتە ئەوەنە باش تۆ لێرەیە کە ئسپی هەیە ئەمە خوێ تواوەکە PbSO4 PbSO4 بەکالێکی پێچوانە ئەیکەی بە Pb زائد 2 SO4 ناقص 2 ئەمە X ئەمە X ئەمەش X مان ناوێ چکە KSPەکە دراوە KSP ئەڵێ ئەکاتە چەند ئەکاتە 1.6 ضربی دەتوان ناقص 8 جارێ هاوکێشەی پەتی تەبەن تۆ بێت چی بدۆزیتەوە بزانی ئایا ئەم خوێ ئەنیشیان نانیشێ IP دۆزیتەوە ئەگەر IP گەورەتر بوو ئەلەمە IP دۆزیتەوە ئەگەر IP گەورەتر بوو لەمە ئەوە تۆ ییت ئەڵێ بەڵێ ئەم خوێ ئەنیشێ ئەگە بچووکتر بەڵێ نانیشێ لە کاتی نیشتنە ئەوە هاوکێشە ئایانی پەتی تەبەن بۆ خوێ کەم تواوەکە کە PbSO4 ئێستا ئەمە نابێ ینی PbSO4 کە بنیشێ لەم حاڵەتی ئەمە هیچ ینی بۆ نابێ بۆیە PbSO4 لەبەرەوەی کە نانیشێ هیچیان نییە ئێمە خوێکەمان ئێوە بنیشێ نا ئەمە لە بەرهەمایە ئەمە هەر نابێ PbSO4 ئەمە لە بەرهەمایە بەڵام بۆ نابێ هەڵی بژێری چکە کاتێک کە IP دۆزیتەوە تەمەن IP چۆنە دۆزیتوانێ لە پێشا بۆ PbNO3 دۆزینوانێ لەو حاڵەتەیە ینی ئەڵێن بۆ PbNO3 بای تویسە من ئیشم بە Pbە لەمەیە پێش تێکەڵکردن دوای لە تێکەڵکردن M1 V1 M2 V2 پێش تێکەڵکردن خەستەکەی 5 ضربی دەتوان ناقص 5 ضربی دەتوان ناقص 5 قەبارەکەی 25 ملی لیترە 25 ملی لیتر ضربی 25 ملی لیتر ئەکاتە M2 دیار نییە قەبارەکەی ئەکاتە چەند 25 و 25 ئەکاتە 50 ئێستا ئەلێرەیە M2 ئەدۆزیتوانێ M2 ئەکاتە چی تەمەن M2 ئەگەر تۆ بڵێ ئەمە بڕوا لەگەڵ ئەوەیە 50 چەند ئەوەی تایە بەس ئێمە ئەڵێن 50کە لە ژێرەوە بێ 5 ضربی
دەتوان ناقص 5 زەربی 25. ئێستا ئێمە وەکو ئەمەکە بڵێن خەستی M2 چەندەکە بۆ نیتراتی قورقوشم ئەمە کاتە 5 125 لەگەڵ 50 یان ئەتوانین بڵین بەسەر 25 ئەمە 1 ئەمە 2 بەسەر 25 ئەمە 1 ئەوە دوای لەم کاتەیە ئەمە 2 ئەمێنێتوانێ اینجا بەسەر 5 بەسەر 5 چەند دوی تایە وی زیاتر ئەنەکەمان بۆ دەرچێ بڵێن 125 دا بەشی 50 یساوی 2.5 ئەمە ئەکاتە 2.5 زەربی دەتوان ناقص 5. ئەمە ئێستا خەستی کێم بۆ دەرچوو خەستی PB زائد 2 بۆی ئەم PB پێ بدۆزم و ئەلێرەیە اینجا دوایی بۆ کێ بۆ Na2SO4 SO4 مەوێ بۆ Na2SO4 عینشت M1 V1 ئەکاتە M2 V2 M1ی 4 زەربی دەتوان ناقص 5 V1ی 25 M2 دیار نییە ئەمیش 50 کاتە لێرەیە M2 ئەکاتە چی 50کە لە ژێرەوە ئەمەش 425 ئەکاتە 100 دەتوان ناقص 5 ئەنی ئەکاتە ئەمە هەمووی ئەم دوانە دەتوان ناقص 3 یەک لەسەر 50 کە تۆ تەشخیصی کەی ئەوە چێتە سەرەوە بێ دەتوان ناقص 3 یعنی یەک بڵێن دەتوان ناقص 4 لەو کاتێ ئەکاتە 2 زەربی دەتوان ناقص 5 ئەمە ئەمیش دۆزیەوە ئێستا لێرە IP ئەکاتە PB زەربی SO4 IP PB-ەکە چەنە 2.5 زەربی دەتوان ناقص 5 SO4ەکە 2 زەربی دەتوان ناقص 5 ئەکاتە چی ئەمە ئەکاتە 5 ئەمە زەربیەکە ئەکاتە 5 زەربی دەتوان ناقص 10 ئەمە IP-ە تەمەن KSP چەنە دەتوانە ئێستا IP بچووکترە لە KSP کاتە نیشتوو نییە کە نیشتوو نەبوو کاتە هاوکێشەیانی پەتیژ نییە کاتاڵی هیچ لەوانە هیچیان ینی بە ئەمەشی نووسی بێ بەڵام کە PBSO4 نەنیشێ کاتە تواوەتەوە لەم حاڵەتەیە لەبەرەوە IP مادەم بچووکترە نیشتوو دروست نابێت کە نیشتوو دروست نابێت کاتە هیچیان هاوکێشەیانی پەتی نییە هاوکێشەیانی پەتی وە مادەی چییە نیشتووە لە حاڵەتی نیشتنە ئەمە پرسیاری BR2 هۆکارێکی ئۆکسیێنە دەتوانێت شوێنی ئایۆنەکانی کێ بگرێتەوە تاوان ئێمە فلۆر کلۆر بڕۆم یۆت باش لێرەیە فلۆر جی هەمویان ئەگرێتەوە کلۆر جی ئێمە گرێتەوە لەگەڵ ئەوە بڕۆم جی ئەمە گرێتەوە لێرەیە ئەمەڵێ BR2 بەس جوێ یۆت دەگرێتەوە ینی کاتە لێرەیە ئەوەی کە ڕاستێکیە بۆ جێکردنەوەی لەو حاڵەتەیە ئەڵێ پرسیاری سوێک یۆت جی یۆت دەگرێتوانێ
ئایۆنێکە وەکو ترشی برۆنشلۆری ڕەفتار ناکات تەمان ئەمە پرۆنشلۆری وەکو ترشی ئەبێ پرۆتۆن ببەخشێ NH4 زاید پرۆتۆن دەتوانێت ببەخشێ HCO3 دەتوانێت پرۆتۆنێ بەخشێ HCO ناتوانێت پرۆتۆن بەخشێت چکەمە لە ترشی فۆرمی کاتەوە بەس ئێچەکەی خۆی بەخشیوتیانەمە ئەم ئێچە ناتوانێت بەخشێ کاتێکی هەڵەبژێری کە ناتوانێت وەکو ترشی برۆنشلۆری ڕەفتار ناکات ترشی بڵێن ئایۆنی فۆرماتە کە لە ترشی فۆرمی چکە یەک ئێچی تایە کە ئێچەکەی بەخشی تر ناتوانێت کە بەخشێ ترشی برۆنشلۆری بێ پرۆتۆن بەخشێ کاتە ئەوەیە لەم سیستەمە گازی هاوسەنگەدا 2SO2 گازیان هەمووی گازە O2 ئەوە کام لەم گۆڕانانە بڕی SO3 زیاد دەکات با ئێمە کالێگەکە بنووسین 2SO2 زائد O2 ئەبێ بە 2SO3 ئەمە گاز ئەمە گاز ئەمە گاز ئەمە دوو گازمان هەیە لێرە سێ گاز باش زائدەن وزە یعنی کەواتە ئاوا گەرمی دەرە ئاوا گەرمی مژە ئەڵێ بڕی SO3 زیاد بکات هەر کاتێ ئاراستەی کالێک بە ئاراستەی ڕاستەوانە بوو ئەو زیایەکە بەرزبوونەوەی پلەی گەرمی بارەسەی گەرمی مژێت کاتەوە نابێ ئەوە نابێ چکە لەم کاتەیە کە پلی ئەمە ئەو گەرمی دەرە پلی گەرمی بەرزکەیتۆ پێچوانویە تێکنی گازی هلوم هیچ کارێکی نییە کاتە ئەمێنێتەوە سی کەمکردنەوەی قەبارەی دەفری کە قەبارە کەمە کەی پەستان زۆرە بێ کە پەستان زۆرە بێ بەرەو ژماری مۆڵی گازی کەمەڕوە کاتە بەڵێ کەمکردنەوەی قەباری دەفر چکە پەستان پێچوانەیە لەگەڵ قەبارەیە قەبارەی دەفرەکەی کەم کردووە پەستان زۆرە بێ پەستان زۆر بێ بەرەو ژماری مۆڵی کەمەڕوە ینی دەستێکەوە بۆ دوو کاتە بەڵێ ئەوە بێتەوەی زیادبوونی ئەوە لەبەرەوە چی هەڵەبژێری کەمکردنەوەی قەبارەی دەفری کالێ کام لەمانە مۆنۆمەری لاستیکی سروشتیە ئەمە کەرتی چواری بەندی دەیە لاستیکی سروشتی خۆی چییە پۆلی ئایزۆپێرینە پۆلی ئایزۆپێرینیش ئەبێ ئایزۆپێرین ئەبێ بەچی لەم کاتەیە مۆنۆمەری پۆلی ئایزۆپێرینە کە بریتێ لە مۆنۆمەری لاستیکی سروشتی ئەگەر لێرە نیوپێرین مۆنۆمەری لاستیکی دەستکردە نیوپێرین دوانە ئەمینۆ هێکسان مۆنۆمەری لاستیکی ئەوە خەزبوونەوەکەیە کە بڵێن نایلۆن 66ە ئەوانە بەڵام ئایزۆپێرین ئین لاستیکی سروشتیە و کە بریتێ لە مۆنۆمەری پۆلی ئایزۆپێرین ئەم نیوەکالێکەت هەیە لەسەر کاسۆدی کێ ڕۆ دەدات تەبەن O2 کە چوار ئەلکترۆن لەگەڵ دوو ئاوە ئەبێ بە 4OH ئەمە وەکو تهدیدکردنی بڵێن حاڵەتی خانەی سوتەمەنی لەسەر کاسۆت ئۆکسجین لێکرێتەوە چوار ئەلکترۆن وەرەگرێ و ئەبێ بە 4OH لەگەڵ دوو مۆڵی ئاوی ئانۆدەکەی کە ڕوەدا یعنی ئێستا خانەی سوتەمەنی ڕاستە باش کردداری داخورانی ئاسن ئاینەشت لەسەر کاسۆت کاتی هەر بناو ئاسنەکە ئەڕوا O2 دەگەڵ 4OH پێدێنێ کاتە ئەمیش ڕاستە خانشی بنوێ ئاو بەکارەبا نەخێر خانشی بنوێ ئاو بەکارەبا ئەمە بۆ حاڵەتی نابێت چکە ئاو ئەبێ لێرە بەشی بێتوانێ نەکەم بێ ئەمە خانێکی گڵڤانیە نەک ئەلکتۆریتی کاتە دی ڕاستەواتە ئەی و بی هەردووکیان ڕاستە داخورانی ئاستنیشە لەگەڵ خانەی سوتەمەنیشەکە کە خانەیەکی گڵڤانیت کە لە خۆ کیمیازە دەگۆڕێ بۆ کارە باوزە ئەمە پرسیاری 35 بەکاردێت لە پاراستنی نمونونەکان لە تاقیگەی زیندەزانیدا بەندی دەیە فۆرمالدیهاید ترشی بانزویک ترشی فۆرس ئەستەرەکان فۆرمالدیهاید کە بریتە لە
میساناڵ ئەمە بەڵێ یەکێکە لەو مادانەی کە لە تاقیگەدا هەر یەکەم سوود کە نووسراوە فۆرمالدیهاید یان میساناڵ بەکارێت بۆ هەڵگرتنی نمونە لە تاقیگەدا مەسەلا توێ دوو پشکێک هەڵگری مارێک هەڵگری شتێکی سیر و سەمەنە هەڵگری پڕێکەی لە فۆرمالدیهاید و تیاکەی بۆ ئەوەی کە بوومدەیەکی سەمەنی دەستی لەسەر خوێندنێک فۆرمالدیهاید ئەوە سوودەکەیەتی پلەی کوڵانی ئیسانۆل نزمتر لە پلەی کوڵانی کام لەوانە ئیسانۆڵ ئەمە ئیسانۆڵە دوو کاربۆن و ئۆئێچێکە باش بەڵام ئیسان دایۆڵ دوو کاربۆن و دوو ئۆئێچە دوانە مەسیل ئیسەر دوانە مەسیل ئیسەر ئەگەر ئێمە بین ئەمە دوانە مەسیل ئیسەر لەگەڵ پرۆپان هاتە ئەلکان ئێستا ئەمە پلەی کوڵانی لەم دوانە بەرزترە دەڵ لە کێ نزمترە لە کوحولێکە دوو ئێچی تیابێ لەبەرەوە نزمترە لە کێ لە یەک دوو ئیسان دایۆڵ یەک دوو ئیساندا لەو نزمترە بەڵام لە کێ بەرزترە لە ئەلکان بەرزترە لەگەڵ ئیسەرە بەڵام نزمترە لەو یعنی ئەگەر وابێ سەمە پلەی کوڵان ئاوا ئەڕوات بۆ شێوەیە کە دیاریەکەی تۆ لەوانەیە لە خولی دۆما بێتوانێ مەسەلەن بڵێ پلەی کوڵانی ئەمە بەرزترە لە کێ کاتە هەردووکیان بەرزترە شێوەیەکی بنەڕەتی کاربۆنە ڕەنگی ڕەشە نەرم و ناسکە کارەبا دەگەێنێت ئەمە گرافیتە یعنی سیفەتێکی چەند سیفەتی گرافیتی کۆ کردوتوانێ شێوەیەکی بنەڕەتە بۆ کاربۆن ڕەنگی ڕەشە بەڵێ نەرم و ناسکە کارەبا دەگەێنێەوە گرافیتە لەو کاتەیە کە تۆ تهدیدەکەی لە سیفەتەکانی فیزیایی گرافیت بە نقومکردنی دەپێکی زینگ لە گیراوەی گۆگرداتی مسی دوانەیدا زینگ دە ئۆکسێت تەمان تۆ هەر لە بیدایەتی بەندی هەشتا ئەمانە بڵێن ئەمە گۆگرداتی مسیانی CuSO4 زینگی تێەکەیت ئەمە زێت ئێنە وەگەدا زینگ دە ئۆکسێت مز لە گیراوەکەدا دەنیشێت بڕێک وزە بە شێوەی گەرمی دەردەپەڕێت هەمویان بەڵێ زینگ دە ئۆکسێت ڕاستە مز لە گیراوەکەدا دەنیشێت کە دەوری کاسۆ دەبینەوەیشە ڕاستە بڕێک وزە دەرەپەڕێ بە شێوەی گەرمی ئەوی ڕاستکاتە هەمویان ڕاستن لەم حاڵەتەیە لە کاتێکە پێچەوانەکاندا لە کاتی بەراوردکردنی وزەی چالاکەری گۆڕانی گەرمی دەر و گۆڕانی گەرمی مش کام لەمانە ڕاستە وزەی چالاکەر بۆ گۆڕانی گەرمی مش ئەوەندەی بڕی دەرتایج گەورەترە وزەی چالاکەر بۆ ئەمە ئەگەر وێنەتان بۆ بکەم ئێستا ئەمە کارلێکێکی گەرمی مژە ئەمەش کالێکێکی گەرمی دەرە وەلو ئێمە ئەتوانین هەر لێرە تهدیدی بکەین ئێستامە ئەیە بۆ کالێکێکی گەرمی مش ئەمە ئەی فەتحەیە بۆ کالێکێکی چکە ئاوا گەرم پێچوانەکەی گەرمی دەرە ئێستا ئەمە ئەی فەتحەیە ئەوش ئەیە ئەمە بۆ گەرمی دەرەوە گەرمی مش ئێستا ئەمەش دەرتائێچە ئەم ئەی گەرمی مژە چەند هێندە لەوە زیاترە بەقەی دەرتائێچ کاتە وزەی چالاکەر بۆ گۆڕانی گەرمی مش ئەوەندەی بڕی دەرتائێچ گەورەترە کاتە تۆ لێرە ئەی هەڵەبژێری لێرە چی هەڵەبژێری ئەی وزەی چالاکەر بۆ گۆڕانی گەرمی مش ئەوەندەی بڕی دەرتائێچ گەورەترە وتۆتی وزەی چالاکە بۆ گۆڕانی گەرمی دەر ئەوەندەی گەورەتر نەخێت ئەبا بێ و کاتە بڵێ ئەوەنە لەو بچووکترە ئەوە ڕاستە بوو وزەی چالاکەر بۆ گۆڕانی گەرمی دەر و یەکسان قەت یەکسان نابن کاتە وزەی چالاکەر بۆ گۆڕانی گەرمی مش ئەمە ئەی گەرمی مژە ئەوج ئەی گەرمی دەرە ئەمە چەند هێندە لەو گەورەترە بەقەی دەرتائێچەکە گەورەترە کاتە بەڵێ
وزەی چالاکار بۆ گۆڕانی گەرمی مش ئەوەندەی بڕی دەرتایش گەورەترە لە گەرمی دەرەکە ئەوە ڕاست. ئەم کارلێکەمان هەیە CO2 F2 زائد 2 تەمەەن FE زائد 2 FE ئەڵێ هاوسەنگە بە پێی بارگۆ بارستە هاوسەنگە بە پێی بارگە بەڵام هاوسەنگ نییە بە پێی ئەلمیم ئێمە لە کارلێکەکانە کاتێکە شتێک هاوسەنگەکەی بە پێی بارگۆ بارستە هاوسەنگیانەکەین ئێستا ئەم کارلێکە بە پێی بارستە 2 کلۆر تاوە 2 FE 2 FE ینی بە پێی بارستە هاوسەنگە ئەو تا 2 ئاسن و 2 ئاسن 2 کلۆر ئەیبی نییە بە پێی بارگە لێرە 2 زەربی زائد 2 یعنی لێرە ئەکاتە زائد 4 لێرە ئەکاتە زائد 4 ئەبێ لێرەش کاتە زائد 4 ئەو کاتە ئەی بۆ بێ بۆ لێرە زائد 3 زەربی 2 ئەمە کاتە زائد 6 ئەمە ناقص 2 زائد 6 ناقص 2 لێ بڕە زائد 4 کاتە ئەی هاوسەنگە بە پێی بارگە و بارستە ئەمە زائد 4 هەمووی کاتە بە یەکسان بێ لەو بەر ئەمە زائد 6 زائد 3 زەربی 2 زائد 6 ئەمە ناقص 2 زائد 6 ناقص 2 لێ بڕە ئەکاتە زائد 4 کاتە ئەلەمەیە کەی لە بارگە هاوسەنگن ئەوێ بارگە و بارستە لێن لە بارگە زائد 4 تەواوە بارگە هاوسەنگە بارستەش هاوسەنگە کاتە هاوسەنگە بە پێی بارگە و بارستە. ئەم کارلێکەمان هەیە کارلێکی ئۆکسان لێکردنەوەی قڕقوشم لێ دەکرێتەوە ئۆکسان لێکردنەوەی نایترۆجین لێ دەکرێتەوە ئۆکسان لێکردنەوە نییە نەگونجانە باش ئێمە بابین هەر لەسەر ئێرە ئەگەر تهدیدیکەین تەمەەن ئەمە ناقزیەکە زەربی 2 ئەکاتە ناقص 2 کاتە ئەمە بێ زائد 2 بێ باش لەمەیە نایترۆجینەکە ئەمە ئەکاتە چی بۆ نایترۆجینەکە لەم حاڵەتەیە ناقص 2 زەربی 3 ناقص 6 کاتە ئەبێ ئەمە زائد 5 بێ ئەنی نایترۆجینەکە زائد 5 لێرە نایترۆجینەکە ناقص 2 ئەکاتە زائد 4 دەبن ئەوە 0 ئەوە ناقص 2 PB هەر زائد 2 کاتە ئۆکسان لێکردنەوەی نایترۆجین لێ دەکرێت چکە لە زائد 5 بۆ بە زائد 4 نایترۆجین لە زائد 5 بۆ بە زائد 4 کاتە چی بۆ بێ ئەوە زائد 5 بۆ بە زائد 4 بۆ نایترۆجینەکە چکە 4NO2 ئەمە ئەگەر ناقص 2 بێەوەتە ئەوە زائدەن 4 لێرە زائد 5 کە کەمی کرد کاتە لێکرێتەوە کاتە ئۆکسانە لێکردنەوەیە ئۆکسان لێکردنەوەی بەڵێ نایترۆجین لێ دەکرێتەوە تاوە باش ئەمە پرسیاری 43 جۆری دووڕەتبوون لە ئەلکانە ئەڵقەیەکاندا بریتیە لە تەمەەن ئەلکان هەمویان بەندی تاکیانەیە ینی هەر 4 بەندەکە بەندی تاکە کاتە ئەبێ SP3 بێ ئەبێ جۆری دووڕەتبوون SP3 بێ کە ئەلکانەکان کە بەندی تاکن هەر 4 دەوری کاربۆن کە بەندی تاکە ئەوە دووڕەتبوونەکە پێوتە SP3 کە 4 ئۆربیتالی دووڕەتبووە بۆ 4 بەندی تاک کام لەم ئاەتانە دەشێت ئەلکاین بێت ئەلکاین تەمەەن ئەلکاین CN H2N ناقص 2 ئەگەر ئەمانە گونجا بە پێی ئەم قانونە ئەوە ئەڵێ ئەلکاین لەم کاتەیە ئەمە 2 کەڕە 4 8 ناقص 2 بەڵام ناقص 2 تیانە 2 کەڕەت 7 14 زائد 2 نابێ 2 کەڕە 6 12 ناقص 2 10 کاتە ئەمێ ئەمە بریتە لە ئەلکاین کە بریتە لە هێکساین کە ئەنووسرێ توانی بڵێن 6 کاربۆن ڕیسکەین هێکساین بەم شێوەیە بەندێکی سیانی هەیەمە 6 کاربۆنەکە ئەوە هێکساینەکە
6 کاربۆن و 10 هایدرۆجینی هەیە لەسەر ئەساسی شێوگە گشتیەکانی کە ئایان دۆزی توانێت. یەکێک لەم کارلێکانن لە جۆری پێگۆڕینەوەیە. پێگۆڕینەوە ئەو کارلێکەیە کە گەردیلێ بخەی دەجێی گەردیلەیەکی تر. ئێساگە دیقەت بەی لە ئەیە CH3 لاچووە ئێچێک لاچوە CL چۆ دەجێگاکەی CH3CL بۆ بە CH2CL2 کاتە ڕێک ئەی ئەم کارلێکە لە جۆری پێگۆڕینەوەیە. B ئەم کارلێکە لە جۆری خستنە سەرە کاتەوە نابێ ئەنی ئەی ڕاستە لە 100%. ئەمەش لە جۆری هەر خستنە سەر ئەویش نابێ. ئەمە لە جۆری لێلابردن و لێ دەرهێنان ئەویش نابێ کاتە ئەوەی کە ڕاستە کلۆرێ چۆتە جێگەی ئێچێک بریخستن یا پێگۆڕینەوە ئەبێ. شێوگی گەردی ئاوێتەی 3 ئەسیل 4 مەسیل هێکسان بریتیە لە تەمان تۆ ئەگەر هەر ئاوە بیبژێری شێوگە گەردیەکەی ژمارەی کاربۆن و هایدرۆجینەکانم بۆ تهدیدە هێکسان 6 هێکسان 6 زائد 4 مەسیل یعنی 4 مەسیل یعنی 4 کاربۆن ئەوە 4 زائدەن مەسیلێک نەک 4 مەسیل مەسیلێک یعنی یەک کاتە بڵێن هێکسانەکە ئەوە 6 زائدەن مەسیلێک ئەمە یەکە زائدەن ئەسیل ئەمە 2 کاتە ئەبێ چەند کاربۆن بێ ئەبێ 9 بێ کاتە لەم کاتەیە بۆ ئەلکانیشتە تەمەن هێکسانە ئەو کاتە ئەڵێ بە قانونی CN H2N زائدەن 2 9 ئەمە 9 2 کەڕە 9 18 زائد 2 20 ئەمە بۆ حاڵەتەیە کاتە لێرە ئەبێ چی بۆ بێ ئەبێ بی بۆ بێ کە بریتە لە نۆنان واتە ئەمەی بۆ بێ واتە 9 چکە من 9 کاربۆنە بەڵام لێرش هەر 9 کاربۆن هەیە بەڵام ئەمە ئەلکانی ئەمە ئەرکینە لەوانێ لێرش هەر 9 کاربۆن هەبێ بەڵام جیاوازە کاتە لێرە ئەمە بەڵێ بریتە لە هێکسانەکە 6 مەسیلەکە یەکە ئەسیلەکە 2 کۆیەکەی تۆ 9 ینی ئەمە 9 ئەمە 9 تەواو 2 کەڕە 9 18 زائد 2 20 ئەوەی بۆ بێت تەواو. ناوی ئەم ئاوێتەیە ئەمە ئەمینەکانە بە پێی تەمەن یوپاکی نییە ئەمینەکان ئەسیل مەسیل ئەمین ئەسیل مەسیل ئەمین ئەبێ ئەسیل پێش مەسیلە بێ حرفی ساڵێ مەسیل ئەسیل ئەمین ئەمە غەڵەتە ئەسیل مەسیل ئەمۆنیا ئەویش غەڵەتە ئەسیل مەسیل ئەمین ئەوە ڕاستە یعنی ئەوەی کە ڕاستە لێرە ئەسیل مەسیل ئەماین یان ئەمین ئەوە ڕاستە کاتە ئەوەش هەڵێ ینی ئەمە ڕاستە بۆ شێوێ لە کام لەم دەفرانەدا دەتوانێت گیراوەی SNNO3 بگیرێت ئەگە بزانین ئەرکی لێکردنەوەی پێوانی یەکێک لە ئەمانە یەک لە دوایەک ئەکاتە ئەوە لەم حاڵەتەیە تەبعەن ئەبێ ئەمە گیراوەیەکە SNەکە چەنە وی تیا هەڵبگیرێ لە کام لەم دەفرانەدا دەتوانێت گیراوەی SN هەڵبگیرێ SN نیتراتی هەڵبگیرێ بۆی هەڵبگیرێ ئەبێ بە سالب دەرچێ خۆی SNەکە چەنە پۆین چواردەیە بڵێن ئەرکی پێوانەیی خانە ئەکاتە ئەرکی پێوانەیی لێکردنەوەی کاسۆد ناقسەن ئەرکی پێوانەیی لێکردنەوەی ئانۆد ئێستا ئەگەر هاتوو ئەمەمان دۆزیەوە بە سالب دەرچوو ئەوە ئەبێ جا لێرەیە SNەکە ئەبێ دانم بە ئانۆد یعنی کاتە ناقسەن SN چەنەوە پۆین ناقز پۆین چواردە ئەوە ئەو بۆ SNەکە کە ناو گیراوەکەیە ئەبێ یەکێک لەوانە هەڵبژێرم کە ئەمە بە سالب دەرچێ بووی سەمە خۆی موجەبە کاتە ئەبێ ئەم ئینە ئەمە موجەبە لەگەڵ موجەبێکە ستا لێکردنەوەی کێ لێکردنەوەی مسەکە چەنە سالب لێرەیە
بۆ مسەکە چەندە ئەوە نەیە لێکردنەوەکەی پوینت 34 پوینت 34 ئەوە لێکردنەوەیە پوینت 34 ئەمە سالبە سالبی یاساکاوێ بە موجب کاتە لەم حاڵەتەیە ئێستا دەتوانێت گیراوەی هەڵبگیرێت ئەگە بزانی ئەرکی لێکردنەوەی پێوانەیی یەک لە دوایە ئەکاتە ئەوە کاتە لێرەیە ئەمە SNەکە حسابی ئانۆدی بۆکەین SNەکە چەنە سالب ئەوە سالب ئەبێ بە موجب لەم حاڵەتەیە ئەبێ بە موجب پوین 14 وەکو سالب سالب ئەمەش پوین 34 کەواتە لێرەیە ئەوەی کە دەرەچێ ئەبێ حسابی سیو بکەین بۆی کە تیا هەڵبگیرێ ئەبێ بە موجب دەربچێتەوە بە موجب دەرچۆ لەو کاتەیە واتە نالە خۆی و ئەتوانێ هەڵبگیرێتە بە سالب یا بە موجب سالب بۆ شێوەیە سی و هەڵەبژێری ئەوانەی کە تاقیەکەی توانێ لێکردنەوەی کاسۆت لێکردنەوەی ئانۆت ئەبێت دائیمەن ئەوەی کە تیا هەڵەگریت ئەیکەی بە ینی لێرەیە SNەکە ئەەکەین بە ئانۆت دیەکە دەفرەکان ئەەکەی بە ئانۆت ئەم SNەکەی بە کاتو ینی ناقسن پوینت 14 ناقص ئەمە ناقص پوینت 14 ئەگەر ئەمە هەڵبژێرم بە سالب دەرەچێ بە موجب دەرەچێت لە خۆیە ئەگەر ئەمە هەڵبژێرم هەر بە موجب دەرەچێت لە خۆیە ئەگەر ئەمەش هەڵبژێرم هەر بە موجب دەرەچێت لە خۆیە بەڵام ئەگەر سالب پوینت 34 بە سالب دەرەچێ و نالە خۆیە کاتا بێ مسی بۆ هەڵبژێرم ینی تۆ ئەبێ هەوڵ بێ ئەرکی خانەکە بەچی دەرچێت بە سالب دەرچێت لەو کاتێک کە بە سالب دەرچوو ئەو کاتە کالێک نالە خۆی و ڕوو نادات و ئەو گیراوە ئەتوانی لەوەی هەڵیگری بۆ شێوێ دواکارێکی کارۆی کیمیایی کە لە خۆ ڕوو دەدا لە خانەیەکدا پێ کاتوە لە دوو نیوەخانەی ئەمە بڵێن ئەرکی خانەکە ئەمە چیەکەی تۆ بۆی بزانی کامیانە ئەبێ بیت ئۆکسان هاوسەنگکەیت و لێکردنەوەش هاوسەنگکەی کێ بزانی ئۆکسان و کێ لێکردنەوە تەمەن بە پێی ئەرکەکە ئەرکی لێکردنەوەی ئەمیاوە موجب ئەوە نێ لێکردنەوەکە بۆ کڕۆمیش سالبە کاتە سالبەکە ئەبێ بە ئانۆت چکە تا لێکردنەوە بچووکتر بێ ئانۆدەکەی کاتە لێرە ئەمە ئەڵێ چی بۆ ئۆکسانەکە CR ئەەکەی بە ئانۆت CR ئەبێ بە CR زائد سێ ئەو بۆ بە ئانۆت سێروتۆنی فڕێیاوە بۆ شێوەیە ئەمە ئۆکسان ئەمەی تر بڵێن بۆ تهدیدکردنی ئەمە ئەکەی بە کاسۆت واتە MnO2 زائد چەند ئەلکترۆن دایانین بۆ دوایی Mn زائد 2 ئەمە زائد 4 ئەمە لێکردنەوەیە ئەمگەر ئێمە وەکو ناوەندی ترش تهدیدیکردن بە پێوانە ئەمە ئۆکسجین 2 کاتە 2 مۆڵ ئاو بە بەوبەر ئۆکسجین 2 مۆڵ ئاو بە بەوبەر 2 H2O اینجا 4 پرۆتۆن بە بێرە ئەلکترۆنەکە زائد 4 بۆ زائد 2 هەر بۆ ئەوەیە کاتە 2 ئەلکترۆن ئەمە بەم شێوەیە ئێستا سامە 3 ئەلکترۆن ئەمە 2 ئەلکترۆن کاتا بێ ئەمە زەربی سێکەیت
بۆی ئەلکترۆنەکان یەکسان بێ زەربی دوی کەیت ئەمەیان ئەبێ ئەمەش دوو ئەلکترۆنەکەی ئەمە زەربی سێ بکەیت ئەو کاتە کە زەربی سێ ئەەکەیت ئەمە زەربی دوی ئەەکەیت ئێم ئێنەکە زەربی سێ ئەەکەیت کاتە لێریا چی بۆ ئەبێ لەو حاڵەتە ئێم ئێن زائد سێ لەوێ سێ مۆڵە ئەمەش ئاوەکە 6 مۆڵە کە ئەوە دروستە بێ کڕۆمەکە ئەبێ بە ئەمە 6 ئەبێ بە دوو CR کاتە ئەی بۆ بێ لێریا دەکە کۆیانەکەیتەوە ئەلکترۆنەکان تهدید دەکەی ڕێک ئەی بۆ بێ لەو کاتەیە ئەی ڕاستە بێ ئەمە ینی وەکو وایە تۆ ئەمە بەندی نۆ بەندی حوت و تقریبا هەشتی تێکەڵ کردووە بەهۆی ئەرکی لێکردنەوە زانی کی ئانۆد و کێ کاسۆدا ئیتر ئانۆد بۆ ئۆفسن لە ناوەندی ترشە هاوسنگ لە ناوەندی ترشە و کاسۆت هاوسنگ و کۆیان کەروانێ لە کۆتاییە چی بۆ دەرەچێ و کالێکە بۆ دەرەچێ بە پێی ئەوە کە هاوسنگیانەکە ینی هاوسنگکردنی ناوەندی ترش و تفتە هیوادارم سوودیان لێ ببینن و هیوادارم خولی دۆم ئەو فێرخوازانی کە ماونەتەوە بە پێی کۆشش و خۆیان دەرەجەیەکی بەرز و وەڕەنجیان بەزایە نڕوە